دەم باش تەماشەوانێژە جاردن بۆ بەرنامەخوا بەرنامەیەکی خەلەیەکی بخێر بێن بابەتی ئێروژی بەناو و نیشانên بەهرمبوونە دیالە û bandoriyê li ser deverên veqetiyayê weko di çapemeniye da hat xuyakirin ku du bi piraniya dengên endamên civata parêzgeha diyale evan endaman biryardan ku parêzgeha diyale weko herêmeke serbixwe bê destnîşankirin zêdebariya wêyekê ku 27 Tişrîna yekem ya raborîjiyekê parêzgeha Salahdînê jî heman biryar dabû. Gelo ev biryara heye çandê bandorî li ser deverên veqetiyayê hebe bi taybetî ku xaneqîn Celewla Mendelî gelek deverên din ku deverên gelê giringin bo Kurdistanê ev devere jî dikevine çarçovê parêzgeha Diyale didimeke de ku endamên Kurd an ku nûnerên Kurd li civata parêzgeha Diyale jî deng bû herêmbûna vê parêzgehê de ne. Belê hîn dikarin li ser vê serincebuçûnên xwe nîşan bidin beherêmbûnî Diyale û karîgeriyekanî bo ser navçe cênekûkekan bînerebarêzekan wekû Dênê bînîman be zorîneyî dengê endamanî encûmenî parêzgayî Diyale deng dira li ser ew ke Diyale wekû herêmekî serbexwe destnîşan bikirêt ke li çarçoveyê سنووری پارێزگای دیالە ناوچە کوردیەکانی شەیە بە تایبەتی خانەقین gelekî ناوچەی دیکە لە ڕووی جیۆستراتیجیەوە بۆ کورد ناوچەی gelek giringin دواتر ئەندامانی کوردیش نوێنەرانی کوردیش لەو ئەنجومەنە دەنگیان بۆ بەهرێنبووندا ئایا ئەمە تا چەند کاریگەر لەسەر ناوچە کوردیەکان هەیە بەڵێ ئەتوانن لەسەر ئەمە سەرنج و بوچوونەکانی خۆتان نیشان بدەن یەکەم پەیوەندیژی وەلیت لە باژارێ دهۆکێ الو بەڕێز چۆنی باشی کاک وەلی سپاس سامەحواز مەمنون سپاس واللهی من بە سەبارەت پێشمەرگە بابەتێ مە لەسەر پێشمەرگەی نەبووبووەرە ئەگەرتە بابەتێ مە لەسەر بەهرێنبوونا دیالێژی بەس کاری سەرنجە خۆشی نیشان بدەی کەرەمکە والله ینی بەڕاستیم لەسەرەوەی لەسەر پێشمەرگەم هەبوو ینی بەڕاستی ئەمە ئەوە چەندە پێشمەرگەینە لە لای دهۆک لە سەڕی دهۆکی لەو لای ئەمە چەندە پێشمەرگەین ینی ئەمە تقریبان 3 مانگە زیاترە ڕاتمان وەرنەگرتووە بەڵێ ئەم جەنازە وەبوو ڕاتب وەرنەگرتیەوە کوتت بێژی سەبەب چ بوون گەلو بەخوای نازانم بۆچی باش ئەمە ینی کە دەزانی 100% ئەوان ڕاتب هەر دەدەن بەس نازانم لۆ چی تاخیر دەکەن کە مانایەکە لە چ شوێنەکە بەڵێ کاکەریت ئەم داخوازین ژێن پەیوەندیدار ئەو جێن هون داوامێ لێ دکەن هایداری بچووناتە بە بەڵێ سەلیم لە کەڵک چی لەگەلمانە بەڵێ کاک سەلیم ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنێکت کەسکێت تکایە بۆیە باشە جێمالێکتر بێ کاک سەلیم بەڵێ دیارە پەیوەندی کاک سەلیم پچرا بەڵێ بینەرە بەرزەکان هەردووای ڕاگەاندنی بەهرێنبوونی پارێزگای دیالە ڕەوشێ ئەو پارێزگایە لە زۆر ڕوویەوەتێک چوم چەند دەمژمێرێکی دوای ئەو بڕیارە ماڵی پارێزگاری دیالە سووتێنرا و یەکێکی لە پاسەوانەکانیش کوژران بەڵێ ئالێمان لەگەلە لە سلێمانی بەڵێ ئالی خان ئەم کاتۆ باش کاگەکات هەموو کاتێکێت دەستخۆشی تەوەرەکە و لە یەکەم سپاس بەڕاستی من پێم باشە بێتەوە سەر هەرێمی کوردستان چونکە بەڕاستی دیالەش وەکو ئەبینین هەر کوردی تایە هەر هەمومان نەتەوەی کوردی بۆیە پێم باشە بێتەوە سەر هەرێمی کوردستان بەڕاستی چونکە بینین نازانیایی تەقینەوە و هەرچی داماوی و دەربەدەری و نازانیایی هەرچی ناخۆشیە لە شاری دیالە لە کەرکووک ئەیبینیم بەڕاستی هیوادارم حکومەتیش ئاوڕێکی جدیان لێباتەوە چونکە بەڕاستی زۆر گوناحن کاگەکار و زۆر سپاس دەشتیمان لەگەلە لە هەولێرەوە کاک دەشتی ئەم کاتەوە باش فەرموو دیارە پرسی بەهرێنبوونی پارێزگای دیالە بۆتە خواست و بەرباسی هەموو چاودێرە سیاسەکانەوە حکومەتی عێراق و پێم وایە تا ئێستا کە قسەی لەسەر نەکراوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆیە ئەم باس خواستە هاتۆتە گوێ من پێم وایە سیرکردنێکە بۆ هەرێمی کوردستان وەرگرتنی ئازموونێکە لە هەرێمی کوردستان لەبینی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕەفاهەیەت و هەموو دیموکراسیەتێک بۆ هەموو زۆربەی مافەکان دیاری کراوەوە سەیری پارێزگای دیالەش دەکەی بە پێچەوانەی هەرێمی کوردستان کۆمەڵێک چێشە وەکو باشووری عێراق ڕوویداوە بۆیە ئەمانیش دانەوێ ژیانێک بژین کە وەک شێوازی هەرێمی کوردستان بێ من دەڵێم ڕەنگە لە هەندێک جانبیەوە هەکیان بێ بەڵام من لێرەوە ناڵێم ببێ بەڵام دەڵێم
بە پیادەی سیاسی کورد بڕیارەوە بدە چونکە ئێمە دەبێ وەکو میلەتی کورد پشگیری لە پیادەی سیاسی بکەین بۆ ئەم پرسە سیاسیەکان. بەڵێ بەڵێ لەسەر هەمان بابەت شێرزاد لە ڕانیەوە میواره باش قربان باشتر بجەنابێت. سپاس دەکەم بەنسبەت بەهرەمبوونی پارێزگای دیالە بەڵێ کاریگەری چیە و چۆنە ینی چۆن دەبێت ژیانی هەیە بۆ هەرێمی کوردستان مەبەستم کاک شێرزەبای دەنگی تەلەڤیزیۆنێکت کەس تکایە بینەرە بەڕێزەکان بەگشتی ئەو کات ئەو بەڕێزەی پەیوەندیمان پێوە بکایە کە دەنگی تەلەڤیزیۆنێکی کەس کە لەبەرەوە باشتر دەنگی دێت ئێمە باشە دەتوانین خزمەتی بکەین بەچاوان وەلەگایدا کاک شێرزە فەرموو. بەنسبەت هەرێمبوونی پارێزگای دیالە کاریگەری چۆن لەسەر هەرێمی کوردستان مەبەستم ینی ژیانی هەیە بۆ هەرێمی کوردستان ناوە ئەوە بە بچوونی خۆتانە بەهرینبوونی دیالە کە لە چارچۆی پارێزگای دیالە چەند ناوچە کوردیەکانی شایکەتە ئێستا ناوچە جێنەکۆکیەکانن کە لە چارچۆی مادەی 140 میکانیزمی چارەسەرکردن بۆ دوزرا بەڵام جێبەجێ نەکرەوە خانەقین مەندەلی گەلە شوێنی ترن تا چەند کاریگەرێ بسەر خلاصەوەم پێم خۆشە هەچی پارێزگای هەمووی هەرێمی سەربەخۆبی تایبەتی سلەیمانی. بەڵێ هاوڕێمان لەگەلە هاوڕێ لە پێنجوێن دیارە هاوڕێ پەیوەندیکەی پچ داخراوە قەندیلمان لەگەلە کاکەشی بەڵێ کای قەندیل کاکە لەسەر بەهرەمبوونی پارێزگای دیالە بەڕای من پێویستە بەرپرسانی کورد ڕێگر بن لە بەهرەمبوونی چکە ژمارەیەک ناوچە کوردی هەیە شار و ناوچە هەیە پارێزگای دیالەیە بەڕاستی ئەو مەترسی دەبێت لەسەر ئەو ناوچە کوردیان بەڕای من پێویستە ئەو ناوچانە بەرنەوە سەر هەرێمی کوردستان ئەو جارێمە ڕێبە هەر پارێزگایەک بین لە ڕێکە بێ بە هەرێم بەڕاستی منەوە بووم ئەو بە هەرێم بوونە بە مەترسیزان بوو. لە چ ڕۆیەکەوە کۆتۆڵی بە مەترسیازانانی لە چ ڕۆیەکە کای قەندیل چۆن لە چ ڕۆیەکەوە بە مەترسیازانیەوە لە کاتێکا کە نوێنەرانی کوردیش لە ئەنجومەنی پارێزگا دەنگیان بۆ ئەو بڕیارە داوە مۆراز دەکەی بەڵام تا ئێستا ژمارەیەک شار و ناوچانە سەر بە پارێزگای دیالە نای ئەگەر مادەی 140 جێبەجێ نەکرێت بەڕای من ئەو ناوچان ناگەڕێنەوە پێشەوەی بێ بە هەرێم. بەڵێ بەڵێ هەر لەسەر بێ پرسێت دووسکی لە دهوکە دیگەمە کاک دووسکی دەم باش کەرەمکە کاک دووسکێکێک گۆداری ئەمە بکەی الو بەڵێ کای دووسکی کەرەمکە دەم باش باشتر بووتە برا لەسەر ڤیتاوەری ڕۆسی ئەس بینم گیرۆکردنا مادە 140 تاثیرێکە مەزن دەگەیتە ملەتێ کورد و هەرێمێ ji ber vê çendê weko diyala her keseke herbît di herêmeka serbexwe elan ket ez bînim ev vedê kartêkirneka xirab ser herêmê hemiyê kedin çiku boçî hindek deverê tenê tilafon parêzgeha da kurdî ne heke bo herêm kartêkirina herêmê ya me kurda li ser we parêzgeha de geleka zeîf bît û ya lawaz bît li vê çendê di ew mufayşwan hemî cavînet û od ez bînim jî دیگه از زحمت بیچاره کادی زبری تفه و بر ماده 140 کردن یعنی هیوی دارین اف گیرو کردن ماده 140 بلا بس بیتن یعنی یان علم اگزونید کادیت سهری مفه یان جدی مین تدبن دستوان هر پارزگاه و لێف بریارات یادان گەلو تایبەتی و کوردانجی هەم لە سەلاح الدین و هەم لە دیالەجی دەنگ دانە بە vê biryara بەهرێنبوونە van دەڤەران van پارێزگان گەلو vê biryara کوردان تو چا دەبینی نونەرین کوردان از خود بینم راستی یعنی از بینم از خود لوازم سیاست ها لوازه انا صار که شول کن مادام او کردن اولویرینه و سیاست مدارن کل دوی پارزگاهی یه بینم مصلحت کردی تو وری چند دانینه انا صار که شول کن یه برای من او نبو کردینی شول کن نبو ملتی شول کن بو مصالحت خود شخصی شول کن جبر وی چند او خوشی هاری کارن گلوان کست عرب و یتوان پارزگاه بس بو مصالح خود شخصی طیبت و نت گل حریمینه و نت نتواتیل دلی وادایا و سپاس باور سپاس پەیوەندێتە ژێ ئاتەمان لەگەلە لە کەلارەوە کاکەتام کەتەوە باش کاکاتا سندی لە زاخۆ دیگەلمەیە کاک سندی دەم باش بله دم باش برادر باشتر کەرەمکە بله والله من تاول برنامه ایزم فتشه بیباری
لەسەر هەرێمبوونا پارێزگا دیالە بڕیاردا وەکو هەرێمێکی سەربەخۆ چارچوبێ عێراقێدا بمینە و دەبێ هەرێمێدا دەڤەرێن کوردان ژیانە میناخانە قینگەل و تۆ vê biryarê ça dibînî والله برای برای فکی از بینم هشتا ماده من و کونترین مادن البرانبری عرب و همیه و حتی اونو که چی بومه کردان هاتا کرنه و چو دیار جنینه حتی اونو که به جولت سکی بومه هاتی کرنه حتی بگاوه زک ما که دویزتن شکی همه روزانه یا بس روز براندنه روز براندنه الگلمه کردات کن بجا عرب وزی خواهاوتی صاحده يعني هم شو باشيه بو بدش نابيني بو برنامج عراقي بشتي هذه هفاي مالش عراقي صحابه بنو مشكلة دي بتل بالسر العراقي دي مشكلة مصر بالعراقي ده بەڵێ خازيامش والله برنامج والله ما بادي بەڵێ غەریبمان لەگەلە لە کەلارەوە کای غەریب ئەم کاتەوە باش کاک ئەم کاتێ باش دەستخۆشی تەوەرەکە لەکەم زۆر سپاس فەرموو و باسی ئەوەی دیالەت کرد ئەنجومەنی پارێزگای دیالە و بە هەرێمبوونیان من بەڕێی خۆم شتێکی باشە و دوای ئەوەش بەڵام نێمە یەک کێشەمان هەیە لە خانەقین و هەروە بێتەوە جەلەولا و سعدیە و مندەلی و زەڕباتیە و هەتا ئەکاتە ئەو سنووری سلسلەی ئەمرین بەڵام ئەگەر لە حاڵەکاتێکا ئێمە مەسەلەن ئەوە ماوەیەکی زۆر ئێمە پێیان وتوین بۆ سەر مادەی 140 جێبەجێ بکرێت تا کشەتە جێبەجێ نەکراوە وای هەتی شەکەم کاتی بەسەر چووە بەڵام لەعینی کاتە ئەگەر ئێمە ئەگەر سەرژمێریش بکرێت بەڵام ئێمە خانەقین ئەبین بەڵام قەناعەت من بە قەناعەتی خۆم ڵێ بە قەناعەتی خۆم وەکو سیاسەتمەداری قسە داکەم وەکو کابرایەکی عەشایر قسە داکەم سعدیە و جەلەولا لەدەست دەڕێت بەڕای تۆ وەکو ئەم ناوچانە کە ناوچەی نەکۆکی لەسەرن یەکێکە لە خاڵەکان کە تا ئێستا بەهەڵبەسەراویمانەوە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا کە میکانزمی چارەسەرکردنەوەشە لە چارچەوەی مادەی 140 دەستوری عێراقا دەستنیشان کراوە پێت وایە ئەمە بەدیلێکی ئەلتەرناتیڤێکە بۆ مادەی 140 من توقعكم حكومتي بغداد حكومتي ناوند يعني كابه ما كشيه ئیتر نازانم بۆ ئەوەی کە هەرێمی دیالە ئەگەر جیابێتەوە هەرێمێکی سەربەخۆڕە ڕایانش گەیاند وازانم دێشەوە ئیتر نازانم ئایا لەویا ئێمە قانجا دەکەین یا خەسارەکەین بەڵام بەڕێی من وا هەستەکەم بەس خانەقینە بین جەلەولا و سعدیە من قەناعەت ناکەم ئەگەر لە سێرژمێریش بێت لەبەرەوە کاکە ئێستا لە سعدیە و جەلەولا لە جەلەولاوەم 500 ماڵی کوردی تێماوە کاکە تۆ لە کۆی 5-6 چەند هەزار ماڵێک تۆ 500 دەنگبێری ئایا ئەگە بە قانونی نێودەوڵەتیش بێتەوە ئەو خەنا سەر هەرێمی کوردستان نایخر بەڵێ ڕۆژین کاکی ڕۆژین لە دهوکێ بەڵێ کەرەمکە سێوار باشتر دەچەند پشک داگێت دیالوا دەکەم کەرەمکە خۆشحالیڤە والله مدوێت ئەجی داربڕینا خۆ داربڕم نسبەت هەرێمبوونا دیالە و بەساگە دەنگێ تێلەڤیزۆنخوا کێم کەی کاک ڕۆژین دا پتر خزمەتاتە بکەم vêrê کەرەمکە بەێ یا مدوێت ئەس بێژم بیرهاتنێکە کوردەواری گەل شروعەکردنەکە نوکە مدوێت ئەس دوێ داربڕینێت بێژم بێژە هینگل وقتی الگنده وقتی راد بون بخو قلیت کرد هم دا آجالت پکر از او صاب بیجم هم دا آجالت خدان کرم بوها کشتنه قصابی بری هر پشتی ملکویت اینا داره دوزی بوچه بو سفری فراوینه که سفری بوچه بو برو دلو ملکت وی آجالایتی ما نداره بو فراوینه خو حاضر کرد گوشی خدا نمال طاقم خود کرا قالی در ذری که نقالی هنده افسید جدا گندیا جتر سمال زیره اوه نه هم قالی بخوی نه دلو ملاک بخوی نه افسید که بخوی و برسل جی بلا بو هوا بید بەڵێ کاک ڕۆژین بەرسەوێ گومان تەماشەوانان هەر کەسێکی لە دەفخۆێ چەندی شرۆڤەتی کە بەرسەوای فەرەج لە چەمچەماڵەوە ئەم کاتۆ باش براکەم هەموو کاتێکت کای فەرەج دەستخۆشی و بەرنامە لێەکەم زۆر سپاس
سپاس دەکەم بۆ تەوەرێکە اختیارتان کردووە بەڕاستی براکەم من ئەمەوێ لەسەر ئەم تەوەرێکە جەنابەت اختیارت کردووە شتێ بڵێم ئێمە لە کووردا شتێکمانەیە بۆ ئەوەی کە بۆ خۆت پێت خۆشە بۆ برادەرەکانیشت خۆ پێ خۆش نییە نازانم دەبێ گرنگی ئەم باس و خواسە لە چدا بێت کە ئەمڕۆ کەوتۆتە ناو ساحەی کوردستانەوە فڵان شار داوای هەرێمی سەربەخۆکە فڵان شوێن داوای هەرێمی سەربەخۆکە براکەم تۆ سەیری خۆکە تۆ لە سلێمانی تۆ لە هەولێر دوو شوێن یەک بوو زەیزە بەلەح و بەدەستەوەیە و بە احتیادی بۆ وێ و دەتوانم بڵێم لە مەرکەزێکی شتەیە بەڵام بۆ حرامە بۆ ناوچەیە کە بتوانێ داوایەکی بەسیتی خۆی بکە کە لە چوارچەوەی دەستوری عێراقدا شتێکی سەسپا و شتێکی غێری قانونی نییە کاکە بۆ تۆ حەڵاڵە بۆ ئەو حەڵاڵ نییە کە هەرێمێکی سەربەخۆی هەبێ ئەنجا براکانم ئێمە لێرە دانیشتون کۆمەڵێک ئەملاولا دەڕۆین دەبێ بچینەوە سەر ئەسڵی بابەتەکە لە ئەنجومەنی پارێزگای ئەو ناوچانێکە داوای بە هەرێمبوونی پارێزگاکانیان دەکەن کوردی تێدا برا جوانەکەم کورد بۆ خۆی لەوێ دەنگی ئێمە باس لەواکەین تا چەند ئەم دەنگدانان بە ئەم بە هەرێمبوونە کاکی فەرەج کاریگەری لەسەر پرسی کورد لەسەر بەرژەوەندیەکانی کورد لەو ناوچانە هەیە برا جوانەکەم بە نسبەتی ئەم پرسیارەوە شتێکی معقولە تۆ دەبێت جارە پرسی لە خەڵکی ئەو ناوچانە پرسی بەر ئەولەوێت بۆ ئەو پرسە یەک شتە تۆ دەبێت بڵێ ئایا ئێوە ڕەزامەندن لەگەڵ ڕەئی ئێمە کە پێمان ناخۆش بێ هەرێمەکەتان بکرێتە هەرێمێکی سەربەخۆ برا جوانەکەم ئەگە پرسی لەوێ دیقەت دەیە هەستی نەتەوایەتی بە جۆرێکە کابرا گوێ ناداتەوە مام تەنانەت ئەوەی کە ئەو دەیەوێ ئارامیە کە چوارچێوەیەکی ژیانی ئەو تۆیە کە ئەوەی کە بۆ تۆ فەراهەمە بۆیش فەراهەم بێ کابرا گوێ ناداتە ئەوەی کە داخۆ هەرێمەکەی بەسەر بەخۆ دەبێ هەرێمەکەی لە چوارچێوەی عێراقدا دەبێنێتەوە لە مەرکەزی دەدرێتێ ئەوەی هەستی نەتەوایەتی لەوێ هەیە بەس پاراستنی ئەوەیەتی شەو نەکوژرێ و بەیانی و ئازادی هەستێتەوە ڕۆژی لێ ببێتەوە برا جوانەکەم بەنسبەت ئەوەی کە هەرێمی سەربەخۆش بێ هەرێمی سەربەخۆ ڕاستە ئەمە لە چوارچێوەی دەستوری عێراقدا بەڵام ئێمە دەبێت جارێ یەک خاڵدانین اینجا لە بژێر ئەو خاڵەوە حاشێکمان هەیە ئایا داخۆ خەڵکی ئەو ناوچانە ڕەزامەندن لەگەڵ تۆ کە تۆ پێ ناخۆشە هەرێمێکی سەربەخۆیان بدرێتێ برا جوانەکەم ئەوان ئێمە زۆر جار باسیەوە دەکەین دەڵێن فڵان ناوچە بێتەوە سەر کوردستان برا جوانەکەم تۆ دیقەت دەیە تۆ ڕێفراندۆمێک کە بزانە خەڵک پێی خۆشە بێتەوە لای تۆ برا جوانەکەم ئێمە بە دوو مەحافەزێ ناتوانین ئیدارەی خۆمان بە تەواوەتی بدەین چۆنە تۆ ئێستا دەپەڕێەوە سەر ئەوەی کە دەتەوێت کۆنتڕۆڵی حس و هەستی نەتەوایەتی وام بکەیت کاکە هەستی نەتەوایەتی لە لای تۆ تەرجمەیەکی جیاواز هەیە وەک لە لای وان بەڵێ کاک فەرەج بەڵێ پشتیوان لە کەلارەوە ئەم کارتەوە باش براو هەموو کاتێکت کاکی پشتیوان سەرنجایکە تو جێ لە قسەکانی کاکی فەرەج بێ سەبارەت بە و ناوچانە و بەو بڕیارە تۆ بچون چێ لەسەری وەڵای بە بۆچوونی من بە بۆچوونی من ئەگەر بێت و دیالە بکرێ بە پارێزگایەکی سەربەخۆ زەرەری کوردە لەبەرەوەی خانەخین و جەلەلاش لەدەزەدەین ئێمە بە ئەگەر باوە بێ ئێمە خانەخین کوردی زۆرە بەڵام جەلەلا کوردیتیان نییە داوای شمێلێت کاگە گیان ئەگەر زەحمەت نەبێ بەڵێ فەرموو ئەگەر زەحمەت نەبێت لەسەر پێشمەرگەیش بەرنامەیەدانن لەبەرەوەی ئێمە موچەمان 300,000 دینارە 300,000 دینار ئێستا فەراشیش وەرنیاگەر بەڵێ کاکی پشتیوان هەر خۆم لەگەل هاوڕێکەم چەندین تاوەرمان کردووە لەسەر پێشمەرگە و پێشچەندێکیش کاتێکی کەم من هەر تەوەری من تایبەت بوو لەسەرمە و سەرنجی توش بە چاوان لە بەرچاوەرەگرین بەڵێ لە خانەقینەوە پەیوەندێکمان لەگەلە بەڵام کاتەوە باش کاک بەموو لە خانەقینەوە کە هەڵتان بشاردۆ سەبارەت بە چارەنووسی ناوچە چێناکۆکەکان خۆی لە ڕاستیان ناوچە دابڕاوەکانی کوردستانە نەک ناکۆکی و سەبارەت بە هەرێمبوونی پارێزگای دیالەش دیارە ماوەی پێشتر ئەم بابەتە وروژێنرا و ئەوەی چاودێرانی سیاسی تێبینیان کرد و بایەخ و چارەنووسی ناوچە دابڕاوەکان بوو لە سنووری پارێزگای دیالەوە بە تایبەتی خانەقین ئەلبەتە خانەقین نەک تەنها خۆی بەڵکو ناخەکانی دەوروبەری جەلەولا سعدیە حەوزی حەمرین و لە هەمان کاتا بەداخەوە مەندەلی کە لە ئێستادا ناخەیەوە لە ساڵانی هەشتاکاندا
قەزا بووە کە ئەمانە پێکهاتەیەکی سەرەکین لە سنووری پارێزگای دیالە و زۆربەی لە 180 بۆ 90 کوردن و ئەوانەیشی کە لە ئەم ناوچانەدا شیاون بە درێژایی مێژوو پێکەوەژیانیان هەبووە لەگەڵ کووردا و ئێستش هەڵوێستیان لەگەڵ کوردایە لەو کاتەدا کە بابەتی پارێزگای سەلاحەدین وروژێنرا و دواتر دیالە هاتە بنگ بۆ ئەوەی کە بە پارێزگابوونی خۆی بسەلمێنێ یاخود ڕابگەێنرێ قسەی جۆراوجۆر کرا لەسەر ناوچەدابراوەکان ئاخۆ ناوچەدابراوەکانی سنووری پارێزگای دیالە چارەنووسی چۆنە بێ لە کاتێکا کە پەیوەستە بە 140 بەڵامەکۆم بۆ ئەم جاریان لە کاتێکدا کە ئەو ئەندامە بەڕێزەی ئەنجومەنی پارێزگای دیالە زیاد ئەحمەد کە بەڕێزی بەیاننامەکەی خوێندەوە ئەبینین ئەوە ئەندامی ئەنجومەنەوە ئەندامی ئەنجومەنە لە پارێزگای دیالە لەسەر لیستی کوردستانی و ئەمەش ئەوەمان پێڵێت کە سووربوونی کورد و پشتیوانی بوونی کوردە لە پارێزگای دیالە بۆ ئەوەی ببێت بە هەرێمێکی سەربەخۆ بەڵێ ئەمە ئەم پشتیوانیە تاچان لە بەرژەوەندی کوردە لەو ناوچانە بە تایبەتێکە لە خانەقین و سعدیە و جەلەوە لەگەلەی جار ڕەوشی ئەمنیە و ناوچانەتەیەکە چێگەلەی جار ڕەوشی کورد لەو ناوچانە تەبلیغ بێ ئەم بریارە تاچان لە بەرژەوەندی دانیشتوانی کوردایە لەو ناوچە بەڵێ منیشە بێمە سەر ئەو خاڵە کاکە ئەگەر دەرفەت بدەیت دیارە ئەبینی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای دیالە وەکووتم ئەو ئەندامە بەڕێزە لەسەر لیستی کوردستانیە و خۆی بەیاننامەکە ئەخوێنێتەوە و هیچ کاتێک ئەنجومەنی پارێزگای دیالە بەبێ کورد ناتوانێت بڕیار بدات چونکە سەرۆکەکەی چونکە ئەندامەکانی لەسەر لیستی کوردستانین و لیستی کوردستانیش بەو شێوازە بەو مەرجە ئەتوانم بڵێم بە مەرجێکی ئەساسی پشگیری لە لیست لە ئەنجومەنی پارێزگای دیالە کردووە کە خانەقین و ناوچەدابراوەکان بە جەلەولا سعدیە حوسی حەمرین ئەوەی کە ناوچەی کوردستانیە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان بەشێک نەبێت لەو هەرێمەی پارێزگای دیالە ئەمە مەرجی لیستی کوردستانی پێت وایە کاک بە متاچەند گەرانتیەکی دەستوری یاسایی هەیە تا چەند ڕێککەوتنامەیەکی مۆرکراوە و نووسراو هەیە لەمەیە کە کورد بچێتە سەرەوە کە ئەو مەرجەی تۆڵی جێبەجێ بکە کە بەپێی ئیسیفتایەک خانەقین ناوچە کوردیەکان ئازاد بن لەوەی کە چارەنووسی خۆیان چۆن هەلە بژێرن لایەندەدا ئایا گەرانتیەکی بەم شێوەیە هەیە؟ بەڵێ دیارە گرنگی و ئەمڕۆ ڕێککەوتن و پرۆتۆکۆل هەیەوە ڕێککەوتنێکی مۆرکرا و وارشۆکراو لە نێوان ئەو لیستە جیاوازانەی ئەنجومەنی پارێزگای دیالە ئەوەندەی من وەک ڕۆژنامەنووسێک ئەلبەت لەگەڵ تاقسەکەم ئەوەندەی من وەکو ڕۆژنامەنووسێک ئاگدار بووم ڕێککەوتنێکی وارشۆکردن ئمزاکردن ڕێککەوتنێکی سیاسی لە نێوان لیستە جیاوازەکانی ئەنجومەنی دیالەدا هەبووە و ئەوانیش دانیان بەوە داناوە کە ناوچە دابڕاوەکان لە سنووری پارێزگای دیالە بەشێک نەبێت لە هەرێمی دیالە بەڵکو بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەمە ڕێککەوتنێک و بەڵێکای بەمواکۆ ڕۆژنامەنووسێکی وەکو توالی لەو ناوچەیە بێگومان چاودێری ڕەوشەکە بە وردیەکەی ئایا سەرکرداتی هەرێمی کوردستانێکە بە کورتی بەرسوی پرسیارەکەم دەیت تا چەند پشگیری ئەم هەڵوێستەی نوێنەرانی کورد لەوەیەکەن بەڵێ ئەوەندەی من ئاگدار بووم لە 100% سەرکردایەتی کورد و لە ئاستی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە جەنابی کاک مەحموود سەنگاوی لێرەیەوە لێپستاوی ماڵبەندی ئاڵتەی گەرمیان ئەوەندەی من ئاگدار بم لە 100% پشگیری ئەو داخوازەی ئەنجومەنی پارێزگای دیالەکەن بە هەرێمبوونی بەپێ ئەو ڕێککەوتنەی ناوچە دابڕاوەکان گەڕێتە سەر هەرێمی کوردستان ئەگەر دەرفەتم پێ بدە یەک ڕوونکردنەوەیشت پێ بدەم دیارە بە هەرێمبوونی پارێزگای دیالە لە ئێستا دەکە ئەوان بڕیاریاندا و ئاراستەی حکوومەتی عێراقی و پەرلەمانیان کردووە و حکوومەتی عێراقی حکوومەتی ناوەندی ئەتوانێت بڕیاری ئەوە بدات کە ئایا دیالە ئەمێنێتەوە سەر دیالە ئەبێتە هەرێمی سەربەخۆ یاخود نابێت وە لە دوێنێشۆ ئەبێت چاودێرانی سیاسی و بینەرانی خۆشەویستیش کە هەر یەکێک وەکو ڕێیەکی خۆی وەکو برادەرەوتی وەکو هاوڵاتێک لە کەلارەوە بەشداری ئەکا دەبێت چاودێری ئەوە بکەین لە دوێنێەوە کە ئەم بڕیارە دەرچووە پەشێوی و واگرشی و ئاڵۆزێکی زۆر لە سنووری پارێزگای دیالەدا هەیە و هەر دوێنێ شەو شۆفێری پارێزگای دیالە بینین کوژراوە ماڵەکەی سووتێنراوە ئەمانە هەموو گرژیەوە لەگەڵ هەموو ئەم یاریە سیاسیەدا کە ئەو گرنتێ کراوە و ئەو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای دیالە ئەندامانی کورد کە لەوێن ئەو ڕێککەوتنامەیان کردووە لە بەردەم ئەرکێکی مێژووی و چارە نووساسان کە لەسەر دەستی ئەوان ئەگەر بێت و لە ئەنجومەنی پارێزگای دیالە داواکارەکان گەڕێتەوە ئەوە ئەوان براون و ئەگەرەکو بێت و خەساریش بکەین ئەوان لە بەردەم
مێژوو لە بەردەم گەلتان و سپاس دەکەم بۆ دەرفەتەی زۆر سپاس بێگومان تەماشاوانە نێژا و کایک بەمەوە وەکو ڕۆژنامەوانێکی لە خانەقینێ پەیوی وەکو بیاوێکی زیندی تەبلینەوە بەرنامەی بۆ ئەوی بەحسیان دەکرد کوێف بەریارات کەدان کوردان ڕێکەفتنامەی دیگەل جڤاتە پارێزگا دیالە کردە و کورد پاشاڕژێدا بکاربە لە گۆر ئیسیفتایەک لە گۆر ڕاپرسیەکی بهێتە سەر هەرێما کوردستانێ و ئاوی گوت گەرانتیا وێ کاتێکردن هەروە کایک بەمەوە کو ئەو دەبێژە لەوەر سەرکرداتیا سیاسیا کورد و هەند بەرپرسیارێن بەڵندێن کورد تایبەتی یەکێتیان شمانی کوردستانی لێ دەڤێنە نەها و 100 وەکو ئەو دەبێژە پشگیریا وێ بڕیارە دیکەن بەڵێ ڕەجەب لە ئاکرێ هەر لەسەر وی بابەتی دیگەرمایە کاک ڕەجەب دەم باش ئێوارەت لە ئارامی دابێتن خۆشەویستیم بۆ تۆ دەست خۆش بۆ تۆرێکە ئەمڕدات ناوە بەڵێ بە بۆ چوونی خۆمەکو خۆم کە سەیری دەکەم پێم وابێتن ئەوان مافێکی خۆیانەکە داوای هەرێمێکی سەر بەخۆ بکەن ئایا بۆچی بۆ ئێمە مافی خۆمان بێ هەرێمێکی سەر بە خۆمان هەبێ وەکو کوردستان بەڵام دیاڵ نەیبێتن یاخود کە کوردستان پێشتر پشتیوانی خۆی لە پارێزگای سەلاحەدین ڕاگەیان بۆ پشتیوانی کردی ئەوان بۆ هەرێمێکی سەر بەخۆ بۆ پارێزگای دیالەش بە هەمان شێوە بەڵام بە بۆ چوونی من ڕایەکی ترم هەیە لەولاوە بە بۆ چوونی من ئەرکەکە قورستر دەبێتن وەکو گەڕانەوەی خانەقین و شوێنەکانی تر پێم وابێتن زۆر زەحمەتر دەبی بۆ گەڕانەوەی بۆ سەر هەرێمی کوردستان چونکە ئەو هەرێمە دروست بکرێتن هەرێمی پارێزگای دیالە زۆربەی دانیشتوانەکانی لە کورد و لە عەرەب پێک هاتووە تورکمان تێدایە بەڵام سەرەکیەکەی کورد و عەرەبە بە بۆ چوونی من ئەگەر کوردەکەی لێ بێتە دەرێ ناتوانێت هەرێمێکی سەر بەخۆدا بنێت دەبەی زۆربەی قەزاو نەحیەکانی و پارێزگای دیالە کەوتووە بەڵام من هیواخوازم هەر ئەگەر هەرێمێکی سەر بەخۆش بێ لە بەرژەوەی کوردەکانی خانەقین بێتن چونکە ئەگەر تو نەتێ خانەقین و یاخود شوێنەکانی تر وەکو جەلەولا و سعودیە ئەو کات ئەزانی داخوا ژیانی ئەوان چۆنە برا بەڕێزێک گوتی جەلەولا کوردی تێدانە ئەو بەڕێزەگەر بسە سەردانی جەلەولا بکە ئەو کات ئەزانێت داخۆ کوردی تێدا یاخود تێدانە ژیانێکی زۆر ناخۆش بەسەر دەبن ئەوانە لەوێش ڕۆژنە زۆربیان هاتونە بۆ شاری کەلار لەبەر تبڕەوەکان هەراتونە ئەگەر بێت و پارێزگای دیالە هەرێمێکی سەر بەخۆی هەبێت یاخود شوێنێکی ئارام بێ بە بۆچوونی ئەوانە تێگەڕێنەوە شوێنەکانی بەڵێ مراد لە باژارێ دووکێ دیگەلمەیە کاک مراد لەسەر بابەت ئێمەیر و گەل و سەرنجاتە چێ فەرموو الو دام باش برا باشتر کاکێکات چ حاڵە باشی باشین گەلێک سوپاس کاک مراد کەرەمکە والله این شبكة بابت تابع جريدونينا بس فنوزا كده دافعتها بيز عم جوا تأكيد كرمك خدای کاکه کار هم پشمگی خانشین به تقاعدی بانقابین هم دوات که این راتب مزیده یک چتسر راتی گلگه که دا خواست کیره تایبتی کیش جهی کیش فرمانده یل کیره فرمانده زیروانی سپایسینه دا خواست یا تبوانه بله هره والله دوان نزیکات هم تقاعد بین از دیده یا چه بو 150,000 هم دوات که راتب مزیده تشمی برا پشمرگا به تقاعد بین بله هیویداری نوجه تا گوتی هاش تبیتو و کتبت برسواتا بیتا دان زور سپاس سپاس بله تماشاوانه نجا پشتی وینا بره جاره که تر لسر همان بابت پیکوین جاردن سلاف تماشاوانه نجا لگوری ماده 119 د سوره عراق پارێزگای که یان پێتر دکاره بەڕێیا ڕاپرسیە یان داخوازیەکی کو رازیبوونە دوو لەسەر سێ یان پێتر یا جڤاتە پارێزگای لەسەر هەبە هەرێما سەربەخۆیە ئیداری و ئابوووریە خۆرا بکەین دەمێکێدا کو ئەگەر ئەوژی لەسەر نەبە دکارە لە سەدێ دەه یا خەلکی وی سنووری دەنگی بوو بدە دکارە هەرێما سەربەخۆ ژێ ڕوویە ئیداری و ئابووری بە نیشان بدە بەڵێ لەسەر تورا کۆمەڵاتیژێکی هیوا زیراکیاڵێ من پێمایە دروستبوونی هەر هەرێمێک بە تایبەتی لە ناوچە جێنەکەکەکان زیانی بۆ سەر هەرێم هەیە چونکە هەر یەکە و بەشێک لە ناوچانەی سەر بە هەرێم لە هەرێمی کوردستان دادەبرێن هەروەها شێخ گاری ئەڵێ من پێم وایە بە هەرێمبوونی دیالە کاریگەریەکی ڕاستەوخۆ دەبێت بۆ سەر ناوچە دەبراکان مەترسیشی گەورە ئەوەی کەرکک ببێت بە هەرێمێک ئەمە کێشێکی گەورەتر دەکات بەڵێ لەسەر هەمان بابەت هەواڵ لە شەقڵاوە باش بلا باشتر کاک هەواڵ باشی جان زۆر سوپاس دەستخۆشیە و بەرنامەت لێکەم gelek سوپاس ڕەوشە شەقڵاوە چاوایە گەلۆ سارە نهاب تایبەتی باشە باش خۆشە ئەها دێ باشە جەوەکە سارە کاکار بەڵێ دەربارەی فەقیرانە کاکار بەڵێ بەڕێز بێم
چاوەک بەو فەقیرانە دابخشێنن ئەو چاودێری خێزان ماسەکیان 30,000 بوو ئەلاساس بۆوان 950,000 نێسیچ 5 مانگە هەر بەحسشین یەکەس هەربلێکیان ناپرسیە دەگات لە ڕێگای ئەو بەرنامەی چارێکیان بۆ بکەن. بەڵێ کاکە باڵ سەرنجی تۆ بە تاکی لە بەرچاوەرەگرین. سوپاس پەیوەندێکت سۆران لە هەولێرەوە. بەڵێ کاک سۆران. ئێوارە باش باشتر بجەنابێت فەرموو. کاکە جان سەبارەت بەوە نازانم ئەو برا ڕۆژنامە نووسا بەڕاستی من ئەگەر لەسەر قسەکانی ئەو حەز دەکەم قسەی بکەم. باڵێ فەرموو. باچەوەی کرد کە بەرپرسانی پیادەی کوردی زۆربەیان پاڵپشتی سەپاسەتیان کردیە لەوەی کە ڕێکوتنامە هەبێ پرۆتۆکۆل هەبێ سەبارەت بە ئیمزا هەبێ تەوقیع هەبێ نازانم چی هەبێ ئەگەر بێت و سەرکردایەتی کورد لەو شتەدا دڵنیا بێ وە 100% کە 100% نییە بەڕای من 100% لە سیاست نییە ینی گرنتی نییە لە سیاستکردن بەی شێوەیە بەڵام ئەگەر بێت و 100% هەبێت و ئەوان بەڵێن بدەن بە خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان بێ ئومێد نەکەن لەوەی کە ئەو ناچەدا بڕاوانە تەنها قسەیەک بێ وەکو مادەی 140 چەندین ساڵ بخەیانێ بەڵێ منیش وەکو هاوڵاتیەک بە پڕ بە دەرەوە پێشم خۆشە نەگێ دیاڵا بەرکو با ناوچەکانی تریش ببنە هەرێمێکی سەربەخۆ بەڵام لە شێوەی لە چارچوێی دەستوری عراق دەرنەچێ لە چارچوێی یاسا دەرنەچێ ئەگەر حەقی یاسایی خۆی و شەرعی خۆی هەیە و هەرێمی پێ درێتێ با بدرێتێ کاکە لۆ نایدرێتێ کەس ڕێگر نییە لەوە. بەڵێ کاک سۆران پێت وایە بە هەرێمبوونی ئەم ناوچانە زیاتر بتوانێت ڕەوشی هەر هیچ نەبێ ڕەوشی ئەمنی ناوچەکە پارێزراو بێ. بەڵێ بڵێ منیش دەمێ بێمە سەرەوە ینی بەڵام لێرە تۆ گرنتی چییە ئایا کورد خەڵکی کورد هاوڵاتی کورد کە ڕۆژانە لە ماڵ دێتە دەر گرنتی ئەوە هەیە کە ئێوارە بە سەلامەتی بگەڕێتەوە ماڵەکەی خۆی ئایا تۆ شۆڤێنەکان ئایا دزوجەردەکان ئایا تیرۆریستەکان ئەوانە نایەنە ئەو هەرێمە و دەسەڵات بگرنە دەست ئایا ئەو هەرێمە دەکەوێتە ژێر دەسەڵاتی کوێ عەرەبا شۆڤێنەکان یان تیرۆریستەکان یان دزوجەردەکان یان کوردکوژەکان لێرە ئەوە پرسیارە بەڕاستی من حەز دەکەم تۆڕەکە زیاتر تیشن مخاتە سەر ئەوە ئایا کوردەکان تاقو ئەوەی مەسئولەکان باسی دەکەن و پیادەی کوردی باسی دەکاتن کە گرنتی 100% دەدەن کە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان قەی چییە با لەگە هەرێمیوانیش بێ بەڵام ئەوەیە تۆ لە هەر شوێک بی کورد سەلامەت بێ ئێمە بە ملیۆنەها کورد لە ئەوروپا دەژیتن بەڵام لەبەرەوەی سەلامەتی کێشەیەکمانە. زۆر سپاسان بەڵێ سپاس کاکە سۆران ئەیوب لە دووس خورماتوومان لەگەلە کاکە ئەیوب ئەم کاتەوە باش ئەم کاتە باش بە ساقەو بم. زۆر سپاس بە تایبەتی لەو ناوچانەیە کە توتیاژیە و بابەتی مە لەسەرەوەیە ئەیە ئەو بە هەرێمبوونی ڕاگەاندنی بە هەرێمبوون دیالە و سەلاحەدین تا چەند کاریگەری لەسەر ناوچە جێنەکۆکیەکان ئا ناوچە دابڕاکان بە هەر ناوی پێ بڵین ئەن ئەو ناوچە کوردیەکان کە تا ئێستا نەگەڕۆنتە سەرێمی کوردستان هەیە. بەڵێ بە ساقە وەڵام من پێم سەیرە هەندێکڵێن مادەی 140 جێبەجێ بۆی ڕۆژە زووتر ئەو ناوچە دابڕاوان بگەڕێنە سەر باوەشی هەرێمی کوردستان ئایا جێبەجێکردنی مادەی 140 هەر مارێک یاخود هەر مارێک کورد لە شاری دووس خورماتوو میێک زمینە بۆ 5 پێشمەرگەی پێدەی ئایا هەر ئەوە تا بانی دووس بگەڕێتە سەر هەرێمی کوردستان ئاسایشی گێتی بێرن 35 کەس بۆتان دامەزرین ئاسایشی پارتیەوە بێرن 35 کەس بۆدانی دامەزرێن ئەمە گشتپیرانیانە برای بەڕێزم ئەگەر دووس بچێتە سەر پارێزگای سەلاحەدین کاتێک سەلاحەدین بارێنبوونی خۆی ڕاگەێن ئەگەر کورد کوشتن ڕاگرێ وەڵای من هەم لەگەڵەوەیە ئێمە لەم دۆزێمە کوردە کوژێ کاگەگەن ئاسایشە کوژێ پێشمەرگا کوژێ. بەڵێ لە کاتێکە کە مادەی 140 مادەیەکی دەستوریە و پەرلەمان تەزیقی کراوە و بە شێوەیەکی دەبێت جێبەجێ کە ئەو مادەیە تا ئێستا ملاولا پێکرێ جێبەجێ نەکراوە پێت وایە کورتەکۆ یەکێکی لە ڕۆژنامەنووسەکان لە خانەقینە لێ کورت بەپێی ئەو ڕێکەوتنامەی لەگەل ئیدارەی مەحەلی ئەو پارێزگانە بکرێت گرنتی ئەوە هەبێ کە ڕەوشی کورد لەو ناوچانە ئاسایی بکرێتەوە. وڵای خۆی زەمانەت نییە تۆ دستور ئاەتی قورآنی نییە دامەزیوە بۆ مرۆڤ هیچ زەمانەتێک نییە بەتایبەت لەگەڵ عارەبە ئەگەر هەموو حکوومەتە متعاقبەکان لە دوایێک هیچ گرنتێک نەبووە بڕۆسەی دەستوری سەدام حوسێن لە 67 نووسێتی عین نووسێتی کورد دووەم نەتەوەی لەم وڵاتە کەچی سێرەکەی زمانی کوردی مەمنوع کراوە. وڵای من پێم سەیرە من
من پێم خۆشە پێشەوەی مادەی 140 ئەگەر جێبەجێگرێ ئەگەر ئایا بە فشاری گەلی کوردە ئایا بە فشاری سەرکردهاتی کوردە هەر جێبەجێگرێ بەڵام بەێ پیلانیان بێ برای بەڕێزم پیلانەوە نییە تۆ ئاسایش 35 بۆ خۆت دامەزرێنە 35 ئاسایش بۆ خۆت دامەزرێنە ئەبووی کێتی ئەبووی پارتی تۆش کاگە 35 بۆ خۆت دامەزرێن کاگەمە پیلانیە حتا کورد ماڵی خۆی یەک نەخا لە کورسان ئێمە سوود ناکەین وەکوتوالی کاکێ ئەیوب لەوێ ینی سیاسەتکردنی هێزە کوردیەکان وەکوتوالی ینی لەو ناوچانە چوونە ینی وەکوتوالی لاستی پێویستدانیە بوو والله ئێمە ئەڵێ باو باران لە بەفرەڕۆ ئەمە مەسەلەی کوردی ئێمە گەر یەک لە دووز بەتابەت دووست ئێمە سێنەتەوەی لێ کورد و عەرەب و تورکمانی لێ کورد ئەگەر یەک ڕێزی خۆی ڕێک نەخا لە دەنگی کورد دەڕوا ئێمە وەرگەڵە بژاوی 2012 دەنگمانێ هێنا 28 دەنگمانێنە 2008 لە ئەنجومەنی پارێزگا 14,000 دەنگمانێنە ئەتۆ سێ ماوەڵی چییە سەرەوە بەڵام ئێمە تقریبا نزگەی 14,000 دەنگاتی نەخوارە هۆی چییە هۆی نەبوونی ئەوەی ئاوەڕ نادەوێت لەم کووردا 2008 بەبێن مەلەڕەختێر هاتە دووست وعدی 500,000 دۆلاری دا وتی بۆ شارە سەرفێکم کەچی نازم ئەم پارە وتی بەڕێز مام جەلال پێمی وتوە ئایا ئەو پارە سەرف کریا یا ئەو پارە نەهات یا خۆ تەبەخۆڕی کرد یا هەر وعد بوو هیوادارم هاوڕێ لەم شارەت دەنەوە بەڵام مادەی 140 مادەی 140 ئایا جێبەجێکردنی کامە پیلانی کوردە ئەخە پیلان چییە ئایا یان بەرمە وڵی وڵی بگەڕنەوە بۆ سەر کرد و کاگە وەرزی کەر و کەی لێمە باشترە بەڵێ کاکێ بەڵێ کاکێوب لە دووس خۆرماتۆ و سپاس پێوەندێکێت دایکی ئەحمەد لە چەمچەماڵەوە بەڵێ دایکی ئەحمەد ئەم کاتەوە باش هەموو کاتێکێت بەڕاستی بەرنامەکەتان زۆر زۆر جوانە دەستخۆشیتان لێکەم زۆر سپاس و سوودی زۆرە بۆ خەڵکی بەڵام من ئەمەوێت تەوەرێکدا بنێن لەسەر معاشی خاننشینێ 37,000 بەڕاستی هەر معاش نییە کە ئەیدەن نازانی کەی ئەیدەن 6 مانگدارێکە هەر هیچ نییە بەڕاستی کۆڵێ خەڵکی تایە ینی تێکۆشەر بۆ ماندوونە ناسە ینی چاوەڕێ و معاشە بێ وەڵای هیچ بەڵێ دایکی ئەحمەد سەرنجی تۆ بە تاکی لە بەرچاو وەرەگرین لە تەوەرەکانی داهاتوە وەکو پێویستیشی لەسەرەکەین بەڵێ تەماشەبەندنجا بابەت ئێمە ئیر وەخکۆکۆهین دبینن لەسەر بەهرێنبوونا پارێزگا دیالە و باندوریێنە لەسەر دەڤەرێن کوردنشین بەختیارمان لەگەڵە کاتتان باش هەموو کاتێکت کای بەختیار وڵای ئەوەی ڕاستی من تعجوب ماوەم لە ئەوەی کە ئەم هەرێمی سونانە وا بەینی جاران بۆ مەسلەی ئەم هەری کە باسی هەرێم تەکرد لە عێراقا بەس سونە دژی بوو ئێستا سەبەبەکەی یعنی شتێکی لە پشتەوەی ئەم هەرێم ڕاگەیان نەدیالە لێوە ڕایەگەێنی و سڵاحەدین لێوە بێ بە هەرێم و بەڕاستی ئەمە من بە مەترسیە زانم بۆ سەر ناوچەکانی کوردستان لە داهاتووە وەکو ڕێی ئەوەی کەوا ئەم هەرێم بوونانەوە بە هەرێمی سونە بەڕاستی کە ئەبێتە شتێک وەکو دژایەتێکی کوردی لێدێ لە داهاتووە لەبەرێوە هەرێمانە هەموو سنەن و دوایەوە سنە لە قۆڕڵاتی ناوەڕاست و دووەلی عەرەبیا بە قووەتن پشتگیریان بکەن و سبەی نەیبێتە بەرەنگە وەکو شتێکی لێدێتە حەدای کوردەکەن لەو ناوچانە و ئەو ناوچانی کە هەشمانە وەکو مادەی 140 ئێمە گەر شیعی عێراق کە زۆری نەیە ئەمڕۆ پشتگیرێکی ئێمە نەکا بۆ مادەی 140 لەوە سنە هەر نایکە بەڵێ کاکی بەختیارا و ناوچانە لە لای جیۆپۆلیتیک جیۆستراتیجیەوە بۆ کورد زۆر زۆر گرنگی بە تایبەتی خانەقین کە ناوچەیەکی هاوسنوورە ناوچەیەکە ڕێژەیەکی زۆر زۆر نافتی تایە لە مێژویەوە ئەم شارە دەورێکی زۆر کاریگەری هەیە لە خەباتی تەفگەری کووردا پێت وایە لە ئێستادا پێویستەوە کوتاڵی مەترسیەکی زۆر گەورە هەیە ئەی ئەلتەرناتیڤ چێ پێویستی چی بکرێت کە مەترسیە بڕۆێتەوە وەڵی ئێمە بەڕاستی نوێنەرەکانی کورد لە پەرلەمانی عێراق محاولەکەن ئەو قەرارانەکە هەتا مادەی 140 جێبەجێ نەکرێ ئەو ناوچانە محاولەکەن کە جارێ ئینی هەرێمبوونی ئەو ناوچانە ڕاگیری هەتا مادەی 140 جێبەجێ بێ ئەو ناوچانە هەیە بۆ یەکلا بێتەوە سەر هەرێمی کوردستان و کاتە خەڵکەکەی لە دینێکی دەنگدانە کەرکووکە ئەو ناوچانەی ترەکەەوە هاوسنوورن لەوانە جێبەجێ بێ مادەی 140 لەو کاتاگەرەوانە ببنە هەرێمیش کێشنی ئێمە ئەتوانین سنووری خۆمان لە داهاتوە لەگەڵ ئەوانە دانین ئەمە سنوورەی تر ئەو لە سنووری خۆی منەسبەت ئێمە کۆمەڵی ناوچەمان کەوتوتە نا ئەوانەوانەوە کە ڕاگەاندنی هەرێمی بۆکەن کە ڕاگەاندنی هەرێم کرا و بەیانی بوون بە هەرێم ئەڵێن ئێمە هەرێمێکی سەر بە عێراق نین سەر بە دیالین ئیتر مافی ئەو ناوچانەش لە سێوان هاتی بەڵێ فازڵ لە سوورانەوە لە گەلمانە بەڵێ کاکی فازڵ
علیکم السلام. چوانی برا باشی؟ از باشم، تو چوانی؟ من سپاس هذا شو ده مشكل. گلک سپاس. روشا سوران چوایه گلو سرمایه ویره. أنا والله زور سرما شوي قالك سرما. آها ده زور باشه کرم که. أيوة والله إذا دخوشي برنامه قلت كم برنامه كي زور جوانا وزور ريكو بيكل سكتنا بقول خوزن. گلک سپاس. هذا جديش ما يجي بكاتي سنجرم يعني دوات كم بما معشنا زيادة يعني ما شك خوا وما في خوا بما شارك كانني. بله كيف فاضل معاشته چند انها گلو و کتو که من دامه که سنگر. خودی ماشین نتانی که 380 بس اور موارد يبيع 600 يعني 200 وده خازيته چیه؟ بخازنا يعني ما شارك جدا باكيت سنجر يعني ما تازه شو شغلات يعني البيكي سكرم يعني ما شق اخوه دوال ترك بازان كان يعني بما ماشين زيرا كان بله كيف فاضل امشي في دارين ده خازته گشت به بله باوكي احمد لدوس خورمات هوا او کاتت باشتە تەوەرەکەت جواسەکەت و تابۆ خوازم زۆر سپاس. بەنسبەت تەوەرەکەتەوە من لە دووس خوڵاتەوە و بگەڕێنەوە سەر خاڵی سەرەکی عێراقدا بەژوەتە سەر سێ قۆناغا قۆناغی بڵێن سێ بەشا بەشی شیعە و بەچی سونە و بەچی کوردی ئەم سێ بەشا وەکو بڵێن داهاتەکەی سێ قیادەی خوا ئەم سێ قیادەیە ناوچەجا ئەم بەهرێبوونە من پێم وایە وەکو خۆم من شارەزای خاڵتەواڵ لە ناوەڕۆکی شاری تکریتەیە یعنی ئەو پارێزگایەی کە لە تکریدایە بەدڵنیایەوە ئەڵێم نەک لە سەتا هەشتاونەوەچی لە سەتا ئەڵێم نیە لە هۆڵی گیرفانی خۆی و ناو ماڵەکەی خۆی دادلۆڵی کەسیانە یەک پرۆژەیەک لەو شارەیە ناکرێت لەو پارێزگایە ناکرێت حسي ابو معظم تعالى به يترخص بوتي خوي لازم كابدواي هريبوني محافظه صلاح الدين كا قرب بالنسبه لكودي شو زور العواز لا 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 مع فارس جاي سكريتا مثلا دغدانش جيما قياده كردي بلايمكو هريمي كردستان بعقلتي خوم من برئي خوم كي باش ني بغرد هريمي كردستان لبروي ما دغمان كمان لو شارع لآسي محافظي پارێزگا زیاتر ناتوانین دەنگ زیاتر بێنین ناتوانین چەند کورسیەک لە ئاسی محافظەیە بێنین. بەڵێ باوکی ئەحمەد دوای ئەو بڕیارەی بەهەر هەرێمێکی سەربەخۆی سەلاحەدین ئایا دوای ئەو بڕیارە تا چەند ڕەوشی کورد کە 27 تشرین یەکەم مانگی دەی ئەمساڵ بڕیار درا ئایا دوای ئەو بڕیارە تا چەند ڕەوشی کورد لەو ناوچانە بەرەوە ڕاستەیەکی باش ڕۆیشت؟ والله كل هلا زمانك يكونوا كل ناس صلاحتنا هر كيلو قراو هل يقراو هل قال كل قراو يسد بيد هريم ونبي هريم كنت يجدوني والله كانوا هر سر كتكري جا نموني لسنا ولا شارك ما زياتن ل 3000 و 3000 كنصت مع الري كذا الري كذا خليل كرسان شارك علي سليماني صوصوا وكرليرو امشار كواتا كرد بولو وجهوا على فارس قاس لاحدين بله باوکی احمد بله سپاس رزگار لە شاری سلێمانی کاک رزگارم کاتەوە باش فەرمۆ گیان ئەحواڵە باشە زۆر سپاس خۆشی بەرنامەکە لێ یەکەم سپاس کاک رزگار والله بەنسبەتی مەعاشی زێرەفانی ئەوە بەیانی 15 مانگە تاکو ئێستا مەعاشمان وەرنەگرتووت مەگەر هیمەتێکمان بۆ بکەن دەنگیەکان بۆ بکەن تا ئێستا مەعاشمان وەرنەگرتو یعنی ئەو مانگ و نیوێکە نازانین تۆ داواکاریەکانی خۆت بەو شوێنە بگەێنە کە تۆ ئەتەوێت دەنگت پێ بکەین چییە داواکاریەکەم ئەوەیە بزانین سەبەبەکەی چێت تا ئێستا مەعاشی زێرەفانی نهاتووە ئێمە خاوەن ماڵ و مناڵین والله 16 نەفەرین لە مەقەڕێکا بە هەر 16,000 پێ نییە ئەمە معقول نیە ئەمە ڕاست نییە تۆ ئێوە نازانن بوو مەعاشەکەتان تاخیر بووە سەبەبەکەی نازانین بە حسابم زیادەیە شمولمانەکەم زیادەیە شەراڵێن ئەمڕۆ نابیانی با بە زیاتەکەمان ناوێ مەعاشی خۆمان بدەنێ ینی بەس معقول نییە والله معقول نییە ماڵناسەڵی دەستی ئەمە و کرێخان و قوربەسەری و بەڵێ کاک ڕزگار لە زێرەبانیەوە باس لەوەکە کە مەعاشەکەیان تاخیر بووە هیواداری شوێنە پەیوەندەرەکان جێ لە داواکاریەکانی تو بێ کاک ڕزگار عەبدوڵغەنی لە باژارە دووکە دیگەلمەیە بله سپاس که هکار سپاس باشی زور سپاس سبارت هرمبونا دیالا یاشمی و به انجامه که سروشتی اجبر حکمتا یا عراقی حکمتا کلاوازد به همی رخوابه بو خدمت کرن آخر که عراقی بی اگر کو اف هرمه پیدا بن و پیدا بونا وان هرمان چما ترسی نسر مکردایا یاشمی و نسر عراقیه و نه یکم جاره الجهان الدولت که اف هرمه دیشه بن بالعکس بلکی
بتر خدمات خلقي ديالا به تكرن وكرداجين هكر برادرك برهنجي قلت أبا ما تصيب بكردا يشمل كرجيت جواكا بارزجيه دونوانجي يشمل أبدي سركي يعني دنجل سركي وموافق بين السر بله بس كاك عبد الغني بحثي كده تكن دنابا وان بارزجاندا لدير زمان هفريكي طائفية تونتيا تايبتي عربين سنة لفاندا فراندا مثلا تعريب ديال كردان او ناقواز ما فين كردان قبول بكن قالوا بدينا تبهرين بونا فاندا فران وان بارزجان كو بيغمان عرب زورينا نتدا او دي چان دي وي كي قبول كن كو ما فين كردان قبول بكن دفرين كردان ببارزن شلاي امنايه و شلاي خدمت گزاريه بلكي كهكر والله شجرا نا عربا نا تركان ابديا ما في ما ابدي نكريا يعني و يا جرنك او هذه ما كرداي يا قوي بيت يعني اگر ام داخل منطقه بكن ام داخل منطقه سر حساب عربا ويان سنه ويان تركانا كان دبت هذه ما كرداي قوي بيت حكمت ما مالا ما ياري كوبيك بيت اول دبت نبت ياش مزج كارتكرني ما كان كاكي هكار بله كاك عبد الغني قال اسباس داخل زلبنيت كان تمام برف داويه ديچا بله تماشا بن نجا شفان گرب داو على بهرنبوني هر پارێزگایەک مافێکە دەستوری دا هەموومان پەسەندی دەکەین بۆ ناوچە جەنەکۆکیەکانیش پێویستە لە هەر ناوچەیەک راپەرسی بکرێت کە ئایا خەڵکی ئەو ناوچەنە بە زۆرینە دەنگ ئەدەن کە بگێرتە سەر هەرێم هەروەها مامۆستا محەممەد لە دەربەندی خان ناڵێ بۆ کورد باش نابێت چونکە عەرەبی سونە بەهێزترن لە شیعەکان چونکە ئەو هەرێمە وڵاتی عەرەبی سونە پشت گیری لێ دەکەن لە کۆتاییدا و بەڵام شیعە ڕۆژێکی بە لێدانی ئێران بەهێز دەبن. باری تەماشاوان نجا بەvێکی جێز گەشمە داویە تەوەرە ئیرۆیە بەرنامە و بەرنامە مایکی خەڵک هەیە سبەی هەفکارێ من شوان عادل تەوەرەکی نیدا دەخزمەتەوە دەبە ڕۆژ و ڕۆژگارێن وە شاد و بەختەوەر بن بخاترەوە.